سڵاوتان لێبێت لە نێو ژینگە و سروشتێکی یەکجار جوانداین ئێرە نزیک مێرگەسۆرە ئەم شەقامەی دەبینن لە ئێستادا جموجۆڵی هاتوچۆ وەک پێویست نییە بەڵام پێشبینی دەکرێت لە داهاتوودا جموجۆڵێکی زۆر بکەوێتە سەر ئەو شەقامە بۆچی لەبەر ئەوەی دەواازەیەکی گرنگی نێودەوڵەتی لە نێوان وڵاتی تورکیا و ئەم ناوچەیە دروست دەبێت واتە ئیتر بۆ لە مەودووە خەڵکی هەولێر سۆران سلێمانی کەرکووک بێوێ بە ئۆتۆمبیل بچێتە تورکیا پێویست ناکات بچێتە ئیبراهیم خەلیل لێرەوە دەتوانێت بە دەواازەی تازە بەڵام ئەو دەواازە تازەیە چۆنە کەی دەبێتەوە سوودەکانی چییە شەرت و مەرجەکانی چییە لەگەڵ من بن ئێستا دەچینە مێرگەسۆر لەوێوە هەموو زانیاریەکتان پێ دەبێت. ئەمانە دانیشتی ئەو ناوچەیە حەز دەکەم ڕایان بزانم لەسەر دەواازەی زێتێ خەبەرەی خۆش بوویان خۆش نەبوو بەڕاستی جێگای خۆش عالیە لەو ناوچەکە کردنەوەی دەواازەی زێتێ بەڕاستی سنوورێکی زۆر باشە سنوورێکی فراوانە زیاتر لێرە لە ڕووی گەشتیاریەوە سنوورێکی گەشتیارێ بەڵام تاکو ئێستا نەناسراوە بە شێوێکی ڕووباری لەیە شوێنێکی فراوانە ئێرە پێویستە سروشتێکی زۆر زۆر جوانە ڕێگاکەش خۆشەوە ڕێگا کۆش خۆشە باشیش میشکلە نییە بەکردنەوەی ئەم دەواازەیە خەرچی منتیقە سوودەوەی هەلی کار ئەرەخسێل و گەنجان زیاتر ئەگە بکرێت لە خەرچی منتیقەی بێ نەک لە خەشیت کە شوێنێکی دوور بهێن لێرە دامەزرێن پێویستە خەرچی منتیقە سوودمەند ینی خەرچی ناوچەکە سوودمەند بی باشتر نەک لە شوێنێکی دوورتر بێت لە ڕووی گەشتیاری لە ڕووی بازرگانی سوودی دەبێت لە هەموو ڕۆژوە سوودی دەبێت ئەو کردنەوەی ئەم دەواازەیە بۆ هەموو خەڵکی کوردستان سوودی دەبێت بەتایبەت بۆ خەڵکی ناوچەکە ئەو هەموو چیا و بەرز و نزمە یانیش ڕێگاکە خۆشە یا ڕێگاکە ینی لە قیرە هەمووی قیرە تا ینی هەر سلف لێدا ڕاست بڕۆ لەوێ سلفدا هیچ مشکلە نییە ڕێگاکە ینی خۆشە تا سەماسی نیە ڕێگاکە خۆشە بەڕێزانم ئەو شەقامەی دەبینن ئەم شەقامە 13 کیلۆمەترە تازە دروستکراوە سیرکەن تاوەکو ئێستا قیرتاو نەکراوە لە شێروان مەزن دەست پێ دەکات تا دەگاتە دەواازەی زێت دەواازەیەکی گرینگە شوێنەکە یەکجار خۆشە شەقامەکەش باشە بەڵام لە ئێستاوە بڵێم بەخوا ئەم شەقامە بە کەلک لۆری و کامیۆن نای ومەی دەکەین جارێ ڕێگان پێ نەدەن لە دواتر ئاساییە با بازرگانیەکە تون و تۆ بێت. ڕۆژگارێک لەم شوێنەدا هێڵی سوور بوو قەدەغەی هاتوچۆ بوو ینی تەنانەت خەڵکی ناوچەکەش نیان دەتوانی هاتوچۆ بکەن بەڵام خۆشبەختانە ئێستا بە بۆنەی کردنەوەی دەواازەی زێت دانیشتوانی ناوچەکە لێرە کۆبوونەتەوە ینی هەر بە سوتفە من ئەوانم بینیوە دڵیان خۆشە لەگەڵ ئەوەی کە ئەم دەواازەیە دەبتەوە دڵتان خۆشە دڵمان خۆشە زۆریان کەم زۆر ناوڵە دڵێمە زۆری خۆشە بێڕێکێ بۆ ماڤاکیان هاتو چۆمەدی زۆر نزیک بیت بۆ زێت ئەو حدیدی های سەرزێرە وڵا جارێکی شم 19 ساعتە فڕێکێ ببیم خودیاتە شما 19 ساعتە کوێری بەمەتە چۆمەیرە هەموو ڕێکا چارێکێکی نیم ساعت بلا بیتن پێشتر ئێرە قەدەغە بێرە بەسەوە ئەو ڕێکە کردەوە ئەمە قەری سپای هات نەیرەن و کە باشە الحەمدولله ئەوەدانیە نەخۆ کەس ناتوێرە بێتەوە دەکەن ئاوەدانی هەری وڵا الحەمدولله دڵێمای خۆشە و ئاوەدان بی شلە داوادانی باشە بەر لەوەی دەواازەکە ببتەوە حتمما دەڵێن بەم نزیکانە دەبەوە کاریمان هەوە مەسەلا و جادە قیر بکرێت قیر بکرێت بەێ هاتوچۆ خۆش بیتن چونکو لەو دیویش هەموو خزمی خۆمانن مەتا ئەتا چیتە شەمزینان هەمووی خۆمانە گردینە لەوێ هەموو عشرەتی لێە بەستە خەر گردی لەوێنە یعنی خێر و بەرەکەت دەبارێ بەسەرباری هاتوچۆ کەس زیاد دەبیتن مەسەلا خزماتی چەندیت کە دەگەینە دەدەقەیان بە پێیان بە سیارە دەگەی خۆشە ڕێگات خۆشە.
ئێستا گەیشتمە دەواازەی سنووری زێت کە وەک دەبینن خەڵکێکی زۆر لێرە ئامادەیە ئەو خاکەی کە ئێستا من پێم لەسەردا ناوە ئەوە خاکی تورکایە وەک دەبینن خەڵکێکی زۆری ئەو گوندانە گوندنشینەکان هاتوونە تا ئەم دەواازەیە چاوەڕێی ئەوەن دوعا دەکەن دەڵێن کاکە زوو ئەو دەواازەیە ببتەوە با دەست بە جموجۆڵی بازرگانی بکەین لە لای ئێمەوە لەو بەرەوە ینی لەو خەتەوە دەبێتە هەرێمی کوردستان کاک مەنسوور ئەندامی لیژنەی باڵای پرۆژەکەی جێبەجێکردنی پرۆژە کاک مەنسوور ئێرە چێن دەرێ ئێرە زێتە زێتە دەواازەی نێودەوڵەتی زێت یعنی سەرچاوەی داهات و سەرچاوەی ژینگە و گەشت و گوزار و هەموو شوێنێک جێکی استراتیژی بینی دوو وڵات ئێرە باشە ئێستا ئەوانەی کە لێرە ئامادەن هەموو خەڵکی تورکیا خەڵکی تورکیان هەر کوردی تورکیان و خەڵکی خزماتیشیانە یعنی هەر خزمی ئەو بەرەشن ئەوان زۆر پەرۆشن بۆ کردن وەڵای ئەو پەرۆشن ئێمەش پەرۆشترین ئێمەش پەرۆشترین بەس هێندێک تشتی داری هەیە و ئەوەیە وەختی دەوێتن پێشتر ئێرە ئاوەدانی هەبوو ئاوەدانی نەبووە سی و قسوور ساڕە ئاودانی لەو گوندەی نەبووە یعنی ئێستا لێرە ئاوەدانی هەبوو بەس بەو لاوە کامەران خەون بوو ڕۆژێک حکومێکی کوردی بێتێرە شتێکی ئەوها دابنێ بە خەیالی کەس داناتێ هەر لەسەر دەواازەکە بەڕێوەبەری شارەوانی شەمزینان کاک محەممەد شەریف بەکردنە ئەو دەواازە بەوە چاوا گرینگە ئەو دەواازە هەکەر ببیتن بوومە گەلە باشە گەلە شێکی مهمە چونکە ئەم نه ساعتۆ ئەمە شەمزین و ئەمە ڕۆ بێنە بدێت سەری بۆ هەمە 50 مەترەنەوەتن کۆ بچتە ئیرۆقی وێدە هەبێژی کە خزم و ئەقرەبە و برۆ پسمان هەیەکی زمانی عوسمانلیۆدا و زمان عراق و ایران و ترکیه همه یک بید. آمریکا نوانده در حدود سلامتی چی بی، بیش حدود سلامتی چی بی، آرمیش بی. لای ترکیه رهمی هاتیه تمام کردن؟ تمام کردن. رخی ترکیه دا چه سخنتی چنینه؟ سکنتنینه. قطعاً چه سخنتی چنینه سخنتی و رخی عراقی هکر بده عملات کرد سەرفەرۆزی بەڕێز محەممەد نوکە نابینم کارمەندێوە نینە ئەگەر کەسێک بخوازی بێتە تورکیا کا کارمەندێ گومرگ نینە بەێ هەیە کارمەند هەنە بەێ هەمە تشتی هەیەڵان ئەبە هەندا سۆڵە بەغدێ ئەوە 22 سۆڵک و ئەو دەڕۆزی تورکۆ و ئیرۆقی ڕەخی دەرەجی کێدێ هۆتەوە هەموو حاضرە لایەنی تورکیا حاضرە ئەگەر کەسێک بخواسی بشتە وان چەند سعات دووریە بۆ 3 ساعت لێرەکی 4 ساعت 4 ساعت بتڕم عربەیە دکاری بەێ 4 ساعت بەکی دوترژی بچیت یانی ڕێ کێشە نینە قەتعیان چ کێشە سەیتەرە عەسکەر مەسکەر چ سەختی چنینە قەتعیان سەختی چنینە هون دەخوازن لایەنێ هەرێمی کوردستانی ژوو بێتە کرد بۆ سەرروکی مەسعود بارزانانی دا ئەم حەزکەن بۆ بملاتێک کۆژکی ئەم هەموویەکینە چه ئۆیرم نۆباندەما چنینە ئەم حەزکێت مەسعود بارزانانی بەریارێکی پێ بدات و ئەو حدودا بێتەوە کرد زۆر باشە حاجی تو خەڵکیکی دەرێ کیش باشێری بگی بکن دایمەوە ئەو گوند ینی ماڵێتە نزیکی زێدێ هەم مۆڵۆ منە هەو مۆڵۆ منالوێری هەوەی مۆڵۆ تو نوکە حەز دەکەی زوو بێتە بەکە حەکەمە ئەو ڕۆوە بیتەوە ئەو ڕۆ کەسی کارێتە هەنە لە هەمە مرۆت من هەنە هەمە مرۆت من وێری چاوەڕێ دەکەی زوو برەوەت من وێنە پسمامن من وێنە خۆڵت من وێنە مامد من وێنە هەمە باشی من وێنە ئەس حەزکەم کە ئەوڕێکە بوومە بوو ملەتای بوو تاقیدە باشە یارە خەڵکی ئێرە زۆر پەرۆشە قسە بکە ئەم بەڕێسەش کە دەمێکە چاوەڕێ دەکە پێم بڵێ تو چاوەڕێ دەکەی بێتە بەکردن والله ئەم وهنا 20 ساڵە ئەم چاوەڕێ هەندێک و دەرگە بوومە بێتەوەکردنی مۆبایل و 20 ساڵە 20 ساڵە ئەم و 20 ساڵە مە گومرگ بینۆسیل بۆنیۆ نێرگز چێکردم ئەوە 20 ساڵە و 20 ساڵە ئەم چاوەڕێ و دەرگەینەک و دەرگە بوومە مۆبایل کوردستان و ملەتی مە گەردیە و وەبیتۆ ملەتی مە گەردیە و بۆرە همه ملەتێکی بارزانیە چه ئینسان ناودانیە
و بارا ملت ما و بارا ملت ما ملت کی بارزانیا چه حزب نامه داینا ملت ما ایره گردیا و بارش همه دیال بارزانیا یعنی بری هست چون نبونو که چه ها نوچو بومنیا ها نوچو هاتونه که ها بیت کردن بوم بس به قاچاقچیات کردن ما بینا گندت ما ایره ام سوار بین ام 16 ساعت تین دیانو لیره ما بینا ما دیانو ساعت که ملت ما بو تازیا بو دعواتا بو اگری دعوتی ام چاور هندینه کو مالا بارزان قراره که بدتن و قاپیه و درگای بو ملت ما گردیا و وکتن من لێرە لە دەواازەی زێت تووشی شۆک بمنەوەیکە ئەو هەموو پیاوە لێرەیە خاتونێکی زۆریش هاتووە چاوەڕێەوە دەکا و دەواازەیە بکرێتەوە بۆچی ئەو دەواازەیەوەندە بەلای ئەوانەوە گرینگە تەبە نەمانە خەڵکی باکووری کوردستانن تورکیان لێرە ئامادەن دەیانەوێ ئەو دەواازەیە ببتەوە حەز دەکەن ئەو دەواازە بێتە بکرێت بەێ بخێر بێن سەرێمە سەر چاوێنمە همه بخیر بین سر چاوا گلی جماعتا ام رجال هنگود کن بو موی جاره وی رکیب کنه یعنی تو حکومت کردستان رجا دکی بله ام رجال حکومت کردستان ما عراق کن رجال بو موی کنه و او 8 سال مدای کو باب و خیش کو برایت خو مکس ندیدی کس همه دیم برنده چه بنه و همه دی شیر نه و ام کس نبینی رجال هنگود کن وی جاره بو موی درکی وکنه او دسی جاره گا ام تینه وی گروی حد بینم دی کینه و چشگیار نیه برا رجال هنگود کن وی جاره بو موی کنه ام ممنونی نگو که بو موی کنه هکنش هکه هنگود درستی بده همه خزمه میل ویری دای کو باب و خش کو برا و کس و همه خزمه من الویری او همه دکین منه همه خردکی منن همه تفکر سبینی هون لمرد اره والله آورد کته و بو پشتونی رو از جوازی و حاضره جواز نوکا جوازی و دفعه بله اره والله حاضره اره والله حاضره چاوره دکن مورا بله هرمی کردستان اره والله هم چاوره نه بس بو ما او کن بیا رکیب کنه و خود نو که رکیب کنه و از پیشم بود ئەوەی لێرە سەرنجی منی ڕاکێشە بەڕاستی جێگای پرسیار بوو بۆ من جلوبەرجی کوردیە ئەوانەی کە دەبینن خەڵکی باکوورن ینی کوردی تورکیان کوردی تورکیا بله چلو تورکیا ها گنده هنه ها سری گرده هنه ها سری گردی بله زۆر باش سیرکان دەڵێ ئەوە لە دیانێ ئەوە لە مێرگە سۆرە وەک بڵێ ینی سیمای باشووریان پێوە دیارە جلوبەرێک بارسە بارزان باشە ئەو جلوبەرگە هەر بۆ ئەم بۆنێ لە بەرتانیان بەردەوام یۆشیم هەندە پێنجتۆلی حەزم یعنی لە شەمزینان هون شەمزینە هەرجێ کوردستان یۆشیم پێنجتۆلی هاتا دیاربەکر به همه جا چینه دەچیت خۆ سعودێکی هوچم تا سعودیە تۆنجە سەرێ منە مزگەوتۆ پێغەمبەر هو بوومی بەس نابێژن مەمنوع ئەجلا کوردی ئاش نەکەمی ئازیمرم والله ئاش نەکەمی ئازیمرم چۆمە دیاربەکر ئەز هۆچوم گوتیانی من تچی من گوتی ئەز بسمانم بارزۆنی زۆر باشە بابینە سەر دەواازەیە زێدێ ڤەکردنا ئەو دەواازە بۆوە گرینگە هەز دەکەن ڕحۆمەیە ڕحۆما لێرە ئیرۆ بۆوە چێش ناگەر بێتە گەژنێش خۆشترە بەحەشە دۆی بینە دۆی بینەمە ئەورویە کاک ڕزگار تۆ ئەندازیاری شارستانی لە پرۆژەکە سەرپەرشتی دەکەی ئەو کابینانەی کە لە دواوەیە ئەمەی هەرێمی کوردستان بەێ ئەو کابینانەی کە دەبینین لە پشتمەوە ئێستادان درایە ئەو کابینانە ئی هەرێمی کوردستانە دەستمان پێکردێ شوێنەکەی ڕاست کرایە ئێستاش کابینەدان درایە بۆ ئەوی بتوانین بەێ کاتیە ئەگەرنا ئێرە دیزینێکی جوان و مۆدررینی بۆ دانرایە کابینەکان دانراوە بۆی بتوانین بە شێوەیەکی سەتایی و زوو دەواازەکە بکرێتەوە هەم لە ئیسیفادەی هەرێمی بە پەلە
پەلەین زۆر بە پەلەین کە دەواازەکە بکرێتەوە باشە کە دەڵی دەواازەی نێودەوڵەتی لە نێوان دوو وڵات لە نێوان دوو وڵاتی گەورە دەبێت زۆر پرۆژەیەکی گەورە هەبێ ئەمە کاتیە یان شەروا دەمینێت ئەمە کاتیە بەس ئەوها نامێنێتەوە پرۆژەکە پرۆژەیەکی گرنگە دەواازەیەکی گرنگە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا ئەم پرۆژە دەکرێتەوە و یەکەم دەواازەشە لە سنووری پارێزگا دەبێ یان هاوشانی ئیبراهیم خەلیل حاجی ئۆمەران شوێنەکانی ئینشاءالله وەکو دەواازە ئیبراهیم خەلیل گرنگ دەبێت پارەتان بۆ تەرخان کردووە پارەشی بۆ تەرخان کراوە بە تەخمینی نزیکەی 30 ملیار بۆ ئەوی بتوانین ملیار دینار بۆ ئەوی بتوانین زادەیەکی باشی بۆ بینین و بینایی باشیش لێرە دروست بکەین هەتا هاتوچۆیەکی باشی هەبیتن و خەڵک بتوانانی هاتوچۆ سەرەتا بەس بۆ هاوڵاتی و گەشتیارە یان لۆری و کامیۆن و ئێستا سەرەتا لە قۆناغی یەکەمدا تەنها بۆ هاوڵاتیە ینی ناتوانی گەشتیار ئەنی ناتوانی بازرگانیەکی وا تێدا بکەیت هەنگاوەکانی دروستکردنی کۆمەلگەی زێت دەواازەی تازەی سنووری زێت زۆر بەپە لە دەڕوە وەکو بینیتان کەمێک بەر لە ئێستا شاندی وەزارتی ناوەخۆی حکوومەتی تورکیا هاتە دەواازەی زێت ئێستا شاندی وەزارتی ناوەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە دکتۆر سامی بە نوێنەراتی وەزارتی ناوەخۆ سەرۆکی لیژنەکەی لێرە ئامادەیە دکتۆر پێم بڵێ گرم و گوڕیەکی یەکجار زۆر دەبینم لە کردنەوەی ئەو دەواازەیە ئەو دەواازەیە چییە نێودەوڵەتیە یاخود دەواازەیەکی لاوە چییە؟ دەواازەی نێودەوڵەتی زێت نزیکەی ماوەی 8 ساڵە کاری تێدا دەکرێت لە دەستبێکی کابینی نوێی حکوومەتی هەرێم ساڵی 2019 ئەولوێتێکی پێدرا کە ئەم دەواازەیە پەلی لە بکرێت و وەکرێتەوە بە حکومی سروشتی منتەقەکە کە سروشتێکی زۆر سەختە جادەکەی زۆر زەحمەتە هەنگاوەکان خاو بوو ئەمە تقریباً 2 ساڵە لژنەیەکی باڵا تشکیل کراوە بە سەرۆکایەتی بەندە و ئەندامەتی نوێنەرانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و ئابووری و نووسنگەی بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە پەلەکردنی هەنگاوەکانی ئەم دەواازەیە ئێمە لە مانگی 5 2022 کۆبنەوەیەکمان لە ئەنقەرە ئەنجامدا شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سەردانی وەزارەتی تجارەمان کرد لە ئەنقەرە خواستی تورکیا و حکوومەتی هەرێم خواستێکی تورکیا بڵێ سەردانمان کردن و هەنگاوەکانی کردنەوەی دەواازەکە تاوتوێ کرا و ئێمە دیزایانی پرۆژەکە کە پرۆژە ئەساسیەکە دەواازە نێودەوڵەتەکە کە کولفەکەی نزیکی 6 میلیارد دینارە دیزایینەکەمان پێشکەش بەلایانی ئەوەی بەشی هەرێمی کوردستان بەڵێ بەشی هەرێمی کوردستان پێشکەش میلیارد دیناری عێراقی بەڵێ چی لێ دروست دەکرێت دەواازەیەکی نێودەوڵەتی ستاندەر دروست دەکرێت کە ئەو دیزایانە کۆمەڵێک ئەندازاری شارەزا بە پێستاندەر نێودەوڵەتەکان دروستیان کردیە و ئەو دیزاینە و بەڕێ سەرۆکی حکوومەت پەسەندی کردووە و موافقەی لەسەر کردووە دوایەوەی کە لە کۆبنەوەکە هاتینەوە دەستمان کرد بە هەنگاوەکانی دروستکردنی جادەکە بەڕاستی جادەکە لە گوندی چمەوە تاگەتە دەواازەکە نزیکەی 13 کیلۆمەترە شوێنێکی زۆر گەلێکی زۆر سەختە بە سەختە دکتۆر بە زۆر دڕفێنە بەڵێ سروشتێکی زۆر جوانی هەیە منتەقەیە طبعاً تەکمیلەکەی پردێکی گەورەی دووسایدێک کە کولفەکەی نزیکی 5 میلیارد دینارە و لەگەڵ پردێکی تێدا بەڵێ جادەیەکی ستاندەردی نێودەوڵەتی دروست دەکرێت ئەمە کەوێتە قۆناغی دووە پرۆژەکە خۆی سێ قۆناغی دەستپێکی کە ئێستا ئێمە خەریکین کە دەواازەکە دەکەینەوە بۆ هاتوچۆی گەشتیاران کردنەوەی دەواازەکە و تاریخی کردنەوەکەی ئەوە گەڕێتەوە بۆ بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان چ ڕۆژ دەکرێتەوە بەتەسەوری من نزیکە لەسەر ئامادەکاریەکانەوە دەڵێن لەگەڵ هەڵبژاردننی تورکیا دەگوترێت پێش هەڵبژاردن دەبێ ببێتەوە ینی خەڵکی تورکیا داواکاری ئەوانە بڵێ بەرز نییە ئێمە هۆکاری ئەوەی کە بڵین لایەنی تورکی زەختمان لێکەن هەردوو دیوی سنوور خزم و کەسوکاری یەکترین بۆ نمونە ئەگەر کەسێک لە دیوی تورکیا بێ سەردانی خزمێکی بکات لەم کوندانە پێویستە بچێتەوە بۆ دەواازەی سەرزەر کە نزیکی 5 سەعات دەبێت بەڕێ بکات و لەو لاوە بگەڕێتەوە دیسان بە منتەقەی دووەکە و بێتەوە بۆ منتەقەیە ڕێگاکە ئەگەر لە برایم خەلیلەوە تۆ بیبڕی نزیکی 6 ساعتی دەخایەنێت بەڵام لێرەوە گەر بڕۆی 2 ساعتی تا 3 ساعتە خزمەتێکی زۆر گەورەی ئەو منتەقەیە دەکات ئەم منتەقەیەکی محەڕەمە بووە هیچ ئاوەدانیکردنەوەی لێ نیە ئێستا ئەگەر ئەم دەواازەیە بکرێتەوە ئاوەدانێکی زۆر گەورە دەکرێتەوە منتەقەیە و خەڵکی ئەم گوندانە دەتوان بێنەوە سەر گوندەکانی خۆیان و کار و کەسابەتی خۆیان بکەن هەروها تەسیرێکی زۆر گەورەی دەبێت بۆ هەردوو لە
کە هەلێکی کاری زۆر گەورە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ئەم منتەقەیە دروست دەکات و هەروەها بۆ تیوی تورکیا هەلێکی کار دروستکە کردنەوەی دەواازەکە بە دیزایانێکی مامناوەند کە نزیکەی حکوومەتتی هەرێم 3 ملیارونی بۆ تەرخان کردووە ئێمە پرۆژە هەرە گەورەکە کە قۆناغی کۆتاییە و کە کولفەکەی 6 میلیارد دینارە نزیکەی 3 ساڵ دەخایێنێت و هەردوو لا هەماهەنگ و هاوکارن بۆ کردنەوەی ئەم دەواازەی هەرکو ئامانجی خۆی پێ هەیە ئەمانجی ئێمە ئەم منتەقەی ببوژینەوە هاوڵاتیانی ئەم منتەقەی بتوان بە ئاسانی بگەنە ئەو دی سنوور کە زۆربەی خزم و کەسوکارە لێ و هەروە جانبی تورکیش ئامانجی خۆیە کە دەواازێ بکاتەوە بۆ گەشتیاران و دەواازێ بکاتەوە بۆ ئاڵوگۆڕی کاڵا و پێداویستەکان بۆم هەرێمەوە بە پێچەوانە. کاغەفۆر قایمقامی قەزای مێرگە سوور لەگەڵما کاغەفۆر سڵاوت لێبێ پێشتر ئەم شوێنانە پێم وا بوو محەڕەمم یعنی خەڵکێک نەیدەتوانی بە ئازادی لەو شوێنێکی ئێستا ئێمە وەستاوین لێرە بوەستێ چۆنە ئێستا بوو بە دەواازە تەبێ وەکو تەبخۆ باز کرد ئێرە زیاتر لە 40 ساڵە ئاوادانی لێ نەبووە تایبەتی زێتێوە و منتیقانە منتیقێت محەڕەمە بوونە چ وەختی شۆڕشێ و حکوومەتە عێراقێ هەتا ڕێگەنە دەوڵەتیانەشدا خەڵک بژیتن و گوند و ئاوادان بن زێت بخۆ منتیقا ڕێڕەوە پێشمەرگەی بوو هەتا خودی جەنابی سەرۆکی چەندی جاروێ ڕاهاتە سەردەما شۆڕشێگە چوە بادینا و سەرپەرشتە شۆڕشێ کردە گیاریاوە لە سای حەکیم و سیاسەتە حەکیمانە جەنابی سەرۆک الحەمدولیلا ئەڤڕۆ بەرهەمی خینەوە شەهیدا دەبێتە دەروازەیەکی نێودەوڵەتی ئەو منتیقا کو تازە مەلێک و گوندی هوپەیە ئێدی پشمە ئێدل بێ و زێتە و چەند گوندی دیکەیت لێرە هەتاکو 3 ساڵ پێشیش منتیقێت محەڕەمە بوون کەس نەتوانێت بێتە منتیق لەبەر شەڕی پەکێکە و سوپای تورکیا هەتا تازە 6 گوندێت مەت ئاوادانی نەبە مەوزوعشە خەڵکی زۆر لێرە شەهید بووە زەرەری زۆریش دیتە زەرەرە ئابووری زەرەرە گیانیشە هەبووی بۆ خەڵکی بێ منتیقێ لە کابینە ئەنوەم جەنابی سەرۆکی حکوومەتی ڕێزان مەسرور بارزانی ڕازامەندیدا و کارێت بە دەواازەی بێ نەکردن عەجەلە ئەف دەواازەیە بێتەوەکردن ئەو بووە لژنەیەکە تایبەت لە ئەنجومەنی وەزیران پێک هات کاروبارێت بە دەواازەیە لە ساڵە 2022 بیدایەتی توی مەدەست پێکردن ڕێکاوی 13 کیلۆمەتر هاتە فەرشکردن و تازەش بەریارێک و ئەو ڕێکە بێتە قێڕکردن و ئامادەکاریش تێ نەکردن و ئەو دەواازەیەت وەختێکی زوودا بێتەکردنەوە بتوانن خەڵک هاتوچۆی تێدا بکەن باشە کاغەفۆر ئیسە لەوانەیە خەڵکێک شارەزای ئەو ناوچەی نەبێ من بۆ خۆم کە ڕۆژنامە نووسیشم یەکەم جارە هاتوومەتە ئەو ناوچەیە یاری بۆ نمونە بەرچاوڕوونی بدەی بە هاوڵاتی ئەگەر کەسێک لە هەولێرەوە بێ لە سۆران بێ لە مێرگە سۆرەوە بێ ئەو سنوورە چەند دوورە چەند کات بۆ خەڵکی کوردستان دەگەڕێنێتەوە تەبیعی خەڵک پێشتر چونکە خەڵکێ زێت و ئەوێت دەوروبەرە و خەڵکێت سەروا حەدودانەت یە خەڵکێ هەرێما کوردستانی خزماتیا هەیە ئەگەر یەکی ویا بووە سەردانا خزمەت خوب کرد هەرێما کوردستانی پێویست بوو 900 کیلومتر حەدود ببڕیتن تازە سنتەری قەزا مێرگە سۆرێت یە حەدود 32 کیلومترە 32 کیلومتر ئەگەر لە هەولێرێ بێ هەولێر بۆ مێرگە سۆرێ 132 کیلومترە یعنی 165 کیلومتر دیگە حەدود ببینم بەڕێزانم 160 5 کیلومتر 165 کیلومتر لە هەولێرەوە ئۆتۆمبیلەکە لێ دەخوڕی باشۆ بۆ چەند دەرێ بۆ حدودی تورکیا لە حدود شتاکو چیە مەتاڕی گەڤەڕێ 100 کیلومترە یعنی سواری فڕۆکە دەبێتتر بۆ دێت چێ شارێت دیکە ئاسانکاریەکی یەکجار زۆر ئاسانکاری یەکجار زۆرن یعنی مە لێرە خەڵکی هەی پسمامەکە لەو بەری حدودەیەکیشە لەو بەری حدودە پێویستە بەس بۆ سەردانکردنەوەیەکیان بۆ تازەیان بۆ خۆشی و نەخۆشیێتێک پێویست بوو 900 کیلومتر ئەم بچنە سەرزێڕە ڕێکە زۆرە نەخۆشە هەتا کوت گەشت نێرە بێزگەل هەندێ بۆ خەڵکی منتیقی بۆ هەرێما کوردستانیش بوژانەوە کە باشە ئابووری گەشتیاری دەرفەتی کار لە منتیقەیەکی کومە نەتوانی حساب کە ئەوە ناحیا شێروان مەزن 13 کیلومتر لێرە دوورە خەڵکی نەتوانی بێتە ئێرە مدوێتن لێرە سپاسێکە تایبەتە جەنابی مەلا مستەفاش بکەم کە ڕاستیت گەلمە سەخت بوو ڕازامەندیا جەنابی سەرۆکی حکوومەتیش وەرگر و بەردەوامیش گەمە سەخەتە هەنگاوێت پێشبەچۆنەوە دەواازەی گەیشت نەکێرێ ئیشەڵا لە ماوەیەکی نزیکیشدا خەڵک دەتوانین بە دەواازەی هاتوچۆی بکەن وەکو قۆناغایەکەم گەشتیاری هاتوچۆ خەڵکی دەست بکەن بۆ حکم ئەوەی دەواازەکان نێودەوڵەتیشە ئیشەڵا ئایندەشدا پشتی جادە درستی چێبوون کەمپێت هەمەتش هاتە چێکردن قۆناغا بازرگانیش دەست بکەن
ئێرە سنووری تورکایە و ئێستا هەنگاوێکم نا بۆ نێو خاچی هەرێمی کوردستان. ئەگەر لە ڕابردوودا ئێرە شوێنی شەڕکردن و ناوچەی سوور بێت کە هاوڵاتیان نەتوانن لێرە هاتوچۆ بکەن، بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ بەکردنەوەی ئەو دەواازەیە کە چاوەڕێ دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا بکرێتەوە، دانیشتوانی ئەو ناوچانە چ باکوور چ باشووری کوردستان بە یەک شاد دەبنەوە. بە دەر لەوەی کە سوودێکی زۆر بە خەڵکی ئەو ناوچەیە دەگەینێت، بێگومان بۆ هەولێر، سلێمانی، کەرکووک، سۆران، وان، هەکاری، شەمزینان هەمووی سوودێکی زۆری دەبێت. بە ئومێدی ئەوەین هەمیشە کوردستان سەلامەت و خێر و بەرەکەت بێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.